بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ئەڵقەیەکی نوێی یۆرۆ ئەمریکا دەمەوە میوانی ماڵەکانتان لەگەردانە دەسڵان پاش دەستپێکی کوپا ئەمریکا ئەمڕۆ شیکاری بۆ یاری یەکەمی دەستپێکی یۆرۆ و هەروە سێیاری ئەمڕۆ دەکەین کە تێیدا بەڕێوە دەچێت بە پێویست قسە لەسەر یارەکان دەکەین ئەو ڕووداوانەی کە لە دوێنێ لە یارەکان ڕوویداوە دەشمەوێت لێرەوە ئاگادارتان بکەمەوانێ کە بەرنامەی یۆرۆ ئەمریکا بە سپۆنسەری سپۆرتچیک ڕۆژانە لەمڕۆ ڕاپرسی دەبێت تایبەت بە یاری نێوان بەلجیکا و رووسیا ئێوەی بەڕێز دەتوانن پاش دابەزاندنی گرافیک لە پەیجی تایبەتی پام سپۆرتەوانێ ئەنجامەکانی خۆتان بنووسن و دواتر دەبنە براوەی خەڵات لە ڕێگەی ئەنجامی ئەو یاریەوە دانەجیان جارێکتر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لە تۆش و لە بینەرە خۆشەویستەکانی کەناڵی پەیامیش خۆشحاڵی کە لە سێم ڕۆژی یۆرۆ ئەمریکایە خود یۆرۆ کۆپایە لەگەڵ ئازان و خۆشەویستانمان جوانە بەستینەوە. هەر لە پاژۆی داوتی سێم ڕۆژ لە چوارەم ڕۆژۆ سپینێ باز لە دەستپێکی کۆپا ئەمریکاش دەکەین بەرنامەیەکی تایبەت دەبێت زیاتر قاڵەبینەوە لەسەر کۆپا ئەمریکادانەر یۆرۆ دەستی پێکرد دەستپێکی یۆرۆ یەکێک لە گەورەکانی ئەوروپا یاری بەرامبەر بە تی پێکرد کە ماوەی چەند ساڵێکە بە تایبەتی ماوەی 3-4 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەهێز توانەکانی خۆی ڕێخستۆتەوە بە شێوەیەکی بەهێز دەرکەوتەوە بەڵام ئەوەی بینرا و ئەوەی وترا دوێنێ یعنیەوەی لە تەواوی شیکاری کەناڵەکان و ئەستێرەکانی تۆپی پێباسییان کرد ئەو زەنگە مەترسیە کە ئیتالیا پەیامێک بوو بە ئاڕاستەی سەرجەم هەڵبژاردەکان تەنانەت ئەڵتۆبێلی باز لەوە دەکا ئەڵێ گەورەکانی ئەوروپا باتیە بگەن ئیتالیا بە خێرایی خۆی ڕێخستۆتەوە و ئامادەی بە ڕوبەڕبوونەوەتان زانێمەش تۆزە باسیەوەمان کردین پێش ئەڵتۆبێلی بوو تا خۆم و خۆشە خۆشمان و دوای ئەوانیش و ئەوان دوای بینینی ئیتالیاوان و بەڵام ئێمە پێشتر وتمان ئەمە حقیقەتە کاک محەممەد یعنی سەر ڕای بەهێزی تووچیا سەر ڕایەوەی ئێمە باسمان کرد دوێنێ کە تووچیا لە هێرشی گەڕاوەیە چەند باشە چەند هەڵبژاردەیەکی بەهێزە چەند هێڵی بەرگری تۆکمێ بەڵام لەگەڵەوە شاتەنها توانی 50 خولێک لە بەرامبەر ئیتالیا خۆی بگرێت دوای 50 خولەگیری وردە بۆشایی دروست بوو یاریزانانی ئیتالیا چوونە ناو هێڵەکانی هەڵبژاردەی تورکیا و توانیان ئەوە بسەلمێن کە ئیتالیا گەورەیە و ئیتالیا زوو چاکە بێتەوە ئیتالیا ئەگەر نەخۆشیشکەوێ نامرێت و بینیمان هەموو شتێک دوێنێ لە یاد کرا نسکۆی ساڵی 2010 سەر نەکەوتن بۆ مۆندیال هەڵتەکانی هەڵبژاردەی ئیتالیا و جارێک کە بنیادنانەوەی لەلایەن ڕۆبێرتۆ مانشینۆ دوێنێ شەو هەمووەمانەمان بینی کە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی سەردەمیانە و بە شێوەیەکە بە خۆشحاڵی ئێمەش دوێنێ ئاماژەمان بە هەندێک شتیان ناکە بەم شێوەیە ئیتالیا 2016 هەمان سیناریۆی دووبارە کردەوە لە بەرامبەر هەڵبژاردەی بەلجیکا و کاتە بەلجیکا بربژێری یەکەمی بردنەوەی نازناوی یۆرۆ بوو بەڵام ئیتالیا لە یەکەم دەرزەوە هەر لە دەرزی کوردیە و بیرکاریەوە بەلجیکای بۆ عاقڵ کردیونتیەوە ئەو بەلجیکا ئەوەژی تاوە لەو لە مێژووە لە مۆندیالی 86ەوە بزانم بەلجیکا ئازاری ئیتاڵیەکان یاد بە بردنەوەیکی گەورە و نایڵێت لە قۆناغی کۆمەڵەکان سەرکەوی دیەمە بۆ بەڕقێکی گەورە لای ئیتاڵیەکان هەمیشە بۆ بەلجیکا ئامادەن و بێگومان بۆ تورکیاش دوێنێ شەو بە تەواوەتی ئامادە بوون بە تەواوەتی چێژ بەخەش بوون بە تەواوەتی ڕۆبێرتۆ مانشینی پێیوتین و بە تایبەت بە منیشی وتی سپاس کە ئەو کاتەی بۆندیان لەگەڵ منا کرد تۆ بە ئیتاڵیەکانەوەت ئیدی ئیتالیا بێتە هەڵبژاردەیەکی هێرشبەرانە و کاتی ناشویان ناشتووە بەڵێ ڕۆبێرتۆ مانشینی توانی ئیتالیایەکی جوان ئیتالیایەکی نوێ ئیتالیایەکە ناڵێم لە ئێستاوە کاک محەممەد وەکو مانشینیە لە منیش بۆ وێمبڵی 6 یاریمان ماوە منیش ناڵێم بۆ وێمبڵی ئیتالیا جەم سەرەکە بەڵام بەم شێوەی دوێنێ شەو بینیمان دڵنیام ئیتالیا یاری دوم باشترە بێ یاری سێم باشترە بێ قۆناغی باش دوای ئەویش باشترە بێگومان پێما بێ پۆستێکمێ هەر لەو کاتە لەسەر ماشینەوەی کە ئیتالیا ڕێک دەخاتەوە بەڵام بە بینەرانی ژاگادار بن لەوەی کە هەچ پرسیارێکتان هەیە سەبارەت بە ئیتالیا خودەوتەوەرانی کەم ڕۆباسی دەکەین دەتوانین لە ڕێگەی پەیجی تایبەتی پام سپۆرت کە ئێستا ڕاستەوخۆشەم بەرنامێتان بۆ دەگوازێتەوە دەتوانن جارێ دانەر پەیجەکەی ڕاگیراوە
دەتوان لەگەڵمان بەردەوام بن و گفتوگۆمان لەگەڵ بکەن یاخود پرسیارەکانتان ئاراستە بکەن بۆی کە ئێمەش لێرە وەڵامتان بۆ وەرگرین. پەیامی ئیتالیا و باسی کرد بەڵام من جارە ناچمە سەر تەفاسیلی پەیامی ئیتالیا بەڵام تورکیا لەم یاریەدا ئەوەی کە ئەنجامیدا سەرڕای یعنی ئەمە باسی خاڵی بەهێزی تورکیاشمان کرد باسمان لەوە کرد کە تورکیا کۆمەڵی خەسڵەتی بەهێزیە کۆمەڵی کەرەسەی بەهێزیە و تۆش تەکیدی لەوە کردەوە کە کۆمەڵی یاریزانی ناوازەی هەیە بەڵام ئەم یاریزانە ناوازانە تەنانەت گۆنیشی ڕانش کە هیچێکە لە ڕانەرە باشەکانی ئەوروپا بۆ بەم شێوەیە نەیانتوانی سوود وەرگرن لەم یاریە یعنی ئەوەی کە بینرا تورکیا مەترسی لەسەر گۆڵی ئیتالیا تەنها لە یەک بۆنە بوو یەک بۆنە بە درێژایی 90 خولەک مەترسێکی ئەو تۆژ نا تەنها ئەوەیە کە بڵی مەترسیەکە و تەواو بۆ ئەم هەموو ئەسێرێ نەیتوانی بەم شێوەیە دەرکەوێت کاک محەممەد جارە یەکەمە شێت یاری یەکەم بێت یاری یەکەم وا هەژمان نەکرێت کە کۆتاییە چکە ئەگەر لە چەند ساڵی ڕابردوومان هەرگرنگترین یاریشە بێمان تۆ بەس بەڵام بەرهەمبەر ئیتاڵیاوە ڕزگارە بێ لەوانەیە تۆزێ ئاسانتر بێ بۆ هەڵبژاردەکانی تر بۆیە 2010 ئەڵمانیامان بینی بەرامبەر کرواتیا تووشی دۆڕان هات لە یاری کۆتایی یۆرۆیا بوو 2010 ئیسپانیامان بینی بەرامبەر سویسرا تووشی دۆڕان هات لە مۆندیالی فەریقەی باشوورە دوای مۆندیالیشی بن مەبەستم چیە کاک محەممەد ئەشێت ئەم وانەیە کە ئیتالیا بە تورکیا بۆ دوو یارێکەی کە زۆر زۆر باشتر بێ و سوودی تەواوی لێ ببینن و گۆنێشیش خۆی ئەم قسەی دووپات کردەوتی ئێمە کۆمەڵێشتمان لەم دۆڕانەوە وەرگرت کە ئەشێت بۆ داهات و سوودی لێ بینین ڕاستە هەڵبژاردەی تورکیا نەیتوانین لە بەرامبەر ئیتاڵیا خۆی بگرێ بەڵام بەڕاستی گێمی یەکەمیش باش وەستا بوون بەرامبەریان و هەوڵی تەواوی خۆشیان هێنا بەس ئیدی تورکیا نەیتوانیوە کۆنتترۆلی هەڵبژاردەیەکی گەوری وەک ئیتاڵیا بکە ئەمە نمونەی یەکەمی یۆرۆیە نمونونەکانی تریشە بینی چکە ئەم ڕۆژ یاری بەهێزی سبەی نێردوو سبەی واتە بە بەردەوامی یاری بەهێزەبینی لە یۆرۆیە ئەمەش پێمانەڵێ کە یۆرۆ پاڵەوانێتیە کە کاک محەممەد وەکو پاڵەوانێتی کیشوەرەکانی تر نییە ساڵ بە ساڵ بگەڕێتەوە بۆ دووە بەڵکۆن پاڵەوانتیە ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە ئەوە یعنی لەوانەیە زۆرێک بۆ چوونی ئەوا بوو بێ کە ئیتاڵیا ئەو دۆخەی کە لە سەرنەکەوتن بۆ مۆندیالی 2010 بە سەریات کاریگەری هەبێ بەسەریەوە لە یارێکی دوێنشەوە بەڵام بینیمان ئیتاڵیا نەیەژە شتە کاریگەریە بێ و پاش گێمێک کە پڕ بوو لە تاقیکردنەوە پڕ بوو لە نزیکبوونەوەی یاریزانانی ئیتاڵیا لە یاریزانانی تورکیا پڕ بوو لە بەرکەوتنی یەک بە یەک مانتومان سپای زۆنیانەکرد لەگەڵیانە پاش هەموو ئەم شتانە ئەنجاوەردەوە ئیتاڵیا پێرفێکتی یاری دوێنشەوە ئەگەر بڵێم پێرفێکتە قورسە بۆ لەبەرەوەی تورکیا ئەوەی بۆ سەلباین کە ئەم ڕکابەری ئیتالیانیە دوجار گەشتنەوەی بە شەق کەوتنە ژیانی یاریزانانی ئیتالیا کامەش دیمەنێکی زۆر ناشرین بوو زۆر نەخوازرایش بوو بە یاریەکی ئەوروپی بەڵام لەگەڵەوەشە بەڵێ من وەکو خۆم بۆ دەستپێکی ئیتالیا بۆ پاش ئەو کارەساتە گەورەی کە بەسەریات و دوای ئەوە کاک محەممەد هانی لە 2010 ئیتالیا هاتۆ ڕۆبێرتۆ مانچینی یاری بە یاری باتەوە یعنی تووشی دۆڕانێکی ژناتەوە و گەشتشیتەکانی و نوێم یاری لەسەرێکە کلینشیتە بێگومان گەشتا ئەم یاریەش ئەمەشی بردەوە کلینشیتێکی تریشیتەوە زۆر باشە کاگەسیارەڵێ پێ دوای ئیتالیا تا قۆناغی چەنە ڕوادانەر پێما بێ وەڵامی و پرسیاری جارێ وتی بەڵامیاری بە یاری باشترە بێ بەڵام شتێکی دەقیق نییە لەوەی کە بڵین تا چەند دەڕوا کاکە دیلان ئەڵێ ترسی ئیتالیا لە یۆرۆ تەنها ئەڵمانیا و پێچەوانش ڕاستە پێما بێەوە شەر وەڵامیراوەتەوە سێزم سەری ئیتا گەورە کاک محەممەد سێ هەڵبژاردەهان لە ئەوروپا هەمیشە حساب بۆ یەکتریەکەن 2014 ئۆلیڤەر بێرۆف کە لە قۆناغی شانزە ئەڵمانیا فەڕەنسا کاتە دەرەوە تەلەفۆنەکە بۆ ئەڵمانیا ئەڵێ سەکۆی پاڵەوانان دروستکە ئەمە نەیواخیملۆڤ ئاگای لێ نەهە کەس ئەڵێن بۆ ئەڵێ چونکە فەڕەنسامان کردە دەرەوە ڕکابەرمان نەما باشە لەو هەڵبژاردەی کەماون لە قۆناغی هێشتا لە 2010 دێشان بەڵێ کە ئەڵمانیا چۆ دەرەوەی مۆندیال ئیسراحەتم کرد مۆندیالی ئەمێ چکە ڕکابەرمانە و هەمیشەش ئیتاڵیا کە لە پاڵەوانێتیەکە بووبی ئەڵمانیا نەیتوانیوە بیباتەوە زۆر قورس بووە باز لە 2016 بین بە لێدانی یەکلاکەرەوە و تەمسیلەکەی زازا و شتە دینانێک 96ەوە چیرۆکێکی ترە کە ئەڵمانیا لە سەحسابی ئیتاڵیا سەرکەوت لە کۆمەڵەکە بەڵام بە درێژایی مێژوو ئیتاڵیا هەمیشە
هەمیشە هەڵبژاردەیەکی کارەساتبار بووە بۆ ئەڵمانیا و ئەڵمانیاش هەمیشە هەڵبژاردەیەکی کارەساتبار بووە بۆ فەڕەنسا 58 ساڵ بوو لە ئەڵمانیای نەبردەوە تا 2016 لی بردو ئیتالیا تازە ئیسپانیا تۆزە دروست بووانی ئیتالیا چەند بەهێزە کە ئەرجەنتینە بینێت لەگەڵ بەرازیلا و ئیتالیا عەزیمەی ساکی نەیتوانی 94 مۆندیال لە بەرازیل مەبەستەکەوێ یەکێکی تر لە پرسیارەکان کە ئەڵێ من وای نابینیم ئیتالیا زۆر بڕوە ئاستی باش بوو بەڵام بە پێوەری نازانم و پێشیان وایە ینی یاریکردنی باشی ئیتالیا بە تایبەتی کاک حەسەن حوسێن بڕای وایە کە کیلینی و سپینازۆلا ڕۆڵێکی گەوریانە بوو بێگومان کلیدی تۆپێکی ڕزگار کرد کەس چاوەڕێی ناکرد یاریزانێکی وا بە تەمەن بتوانێت و قاچە درێژ بکات ئەو تۆپە ڕزگار بکات لەوانە بۆ تۆپە بێتە گۆڵ و دۆخی یاریەکە بە ئاقارێکی ترا بڕۆ بەڵام ئاس بەرزی کیلینی و ئەزانی چ کاک محەممەد یاریزانی ئیتاڵی تەمەند درێژە لە ناو یاریگایە کیلینی بۆ نۆچی و کێوکێوشێمانە لە دواوەن هێڵێکی نێوەندی بەهێز لە بەردەمیانە هەیە و یاریزانانی هێرشبەری ژەگەڕێنەوە هەر لە سرود نیشتیمانەکەیانەوە ئیتاڵیا پێتەڵێکە هەمومان بەرگریکاری نەمومان هێرشبەری نەمومان یاریزانی تاچین هەمومان هاوکاری یەکترەکە یعنی ئەو ڕۆحیەتە من بەداخەوە ئیتاڵیام نبینی و بەڵام براو کە سوکار و شتم و هاوڕەکانم ئیتاڵیان بینی و ئەڵە لەگەڵ ئیتاڵیا وازانیت لە گەڕێکی چوارباخی وان وەکو خەڵکی ئەمەوان خەڵکێکی کۆمەڵایەتین خەڵکێکی کراوان دوێنەشە تۆ بینی و یاریزان چۆن هاوکاری یەکتریانە کرد یاریزانێکی ئیتاڵیا تۆپیلا بوو دو یاریزان بۆ هاوکاری ڕۆژکە ئەسڵەن شوێنی ئەوان نەبوو لەگەڵ ئەوەشا تورکیان نەیتوانین سوود لەم هەموو بۆ شاید وەرگێکە ئیتاڵیا بەدەستی وایە کاتە تۆپیان دەچمە لای ڤیدۆیەک بەڵام پێشەوە جوابی کاکیمداد قادرێ مۆڵم کاکدانەر هیچ کێشەی لەگەڵ ئیتالیانیە لەوە دڵنیا بە من بە ناوی کاکدانەرەوە جوابێ من پرسیارەکات وەڵە کاکداوی کێشەڵەن دڵنیا بلوشی لەگەڵ ئیتالیانیا ئازانم سەرنجتان بۆ ڤیدۆیەک ڕادێکێشم کامە پەیجی تایبەتی یوفایە لەسەر ئەنجامی یاری نێوان ئیتالیا و تورکیا کە دوێنێ بۆ پێشبینی هاوڵاتیان نووسیوێتی و لەمەیانمێ سەرنجتان بۆ شتێکی زۆر سەرنجڕاکێش ڕاکێشم لەوەی کە ڕەنگە زۆرمان پێشبینی بردنەوە ئیتالیامان کە بێ ڕەنگە زۆرمان پێمان وا بوو بێ ئیتالیا ئاسێکی بەرز پێشکەشەکە بەڵام جیاوازیەک لێرەیە هەیە کە ڤانجۆزێ هاوڵاتیشی ئیتالیا ئەو جیاوازی دروست کردو لەوەی کە پێشبینی بۆ یارەکە کردووە وەک دەبینن کاژمێر 12.5 دوای نیوەڕۆ پێشبینیەکەی نووسیوە تورکیا 0 ئیتالیا 3 ئیمۆبیلی گۆڵەکە ئینسینی گۆڵەکە بەڵام جیاوازی لێرەیە چییە؟ جیاوازیەکە مەیە گۆڵکردنی ئیمۆبیلی و ئینسینی بۆ هەموو کەسێک پێشبینی کراوە بەزەوەی جیاوازیە گۆڵکردنی دیمیرال بە پێچەوانەوە لە خۆیان ئەوە ئەو جیاوازیە دروست کردو ینی وەک دەبینی 146,800 کەس لایکیان کردو ینی ئەمە یەکێکە لە هەرە سەرنجڕاکێشەکان یعنی ئەمە خۆی لە خۆیان دواتر ینی شتی سەرنجڕاکێشتریش ڕوویاوە لە دوایەمەوە منیش دامناوە کە ئەمە خۆی ینی جیاوازی ئەم گۆڵکردنەی دێمێرال جیاوازێکی زۆر تایبەتمەندی دروستکردەوە تەنانەت دواتریش گەر بەردەوامیە بێ تویتەری یوفا پیرۆزبایەکی تایبەت لە ڤانجۆزەیەکە لەبەری پێشبینیەکەی کە زۆر جیاواز بە وەک دەبینین بە فەرمی تویتەری یوفا پیرۆزبایی لە ڤانجۆزێ دەکا بۆی کە پێشبینیەکەی زۆر سەرنجڕاکێش بووە تەنانەت گۆڵەکانی یعنی تەنها جیاوازەکەی لەوەیە کە گۆڵەکان فەرقی هەیە لەوەی کە ئینسینی گۆڵی سێمە دیمیرال گۆڵ یەکەمە بەڵامەوە لە هینێکان نووسیم لە پەیجێکی لە ئەنستگرام چونکە ناڵە من پەیج و ئەکاونت مۆستاوە لەلایەن شەریکی فەیسبووکەوە نووسیم ئایا ئەم گوتوێتی گۆڵی یەکەم ئینسینی ئەیکایە سێم ئینسینی تاهینێکم وەرنەگرت بەڕاستیان چکە لای ئەوان زۆر جارەها گۆڵی یەکەمە چێتە خوارەوە گۆڵی دووەم سەرە و گۆڵی سێم لە سەر ئاماژە بەوە بەم لە پاژەم پێشبینیەوە 27,300 فۆلۆوەرسی زیابووە لە تویتەرەکەی خۆیان یعنی بەتەنها ئەم پێشبینیە سەرنجڕاکێشەوە ئەم پیرۆزبایی یوفا ڤانجۆزێ 27,300 فۆلۆوەرسی زیاد بووە ئەم کەسایەتیە کەسایەتێکی ئاساییە لە ئیتالیا ینی کەسێکی ناسراوە و دیار نییە بەڵام بەم پێشبینیەی لێسا پێش ینی لیچی کەوتووەگەیەکێکە لە یانە مێژوویەکانی ئیتالیا ینی تێبینی بکەن لە فۆلۆوەرسی تویتەرەکەیە پێش یانەی لیچی کەوتووە کە
لیچی یەکێکە دیێرینەکان و ناودارەکانی ئیتالیا کە چەندین ئەستێرەی گەورەی بۆ تۆپی پێی ئیتالیا دووسێ ڕاستەم ساڵانی دوایی دابڕاوە و لە پلەکانی خوارەوە ڕکابەری دەکات واتە خولی پلە دوو ئیتالی بەڵام هەر لە کۆتایە یانێکی بەناوان خۆتان دەزانن یانەکانی ئیتالیا زۆربەی زۆریان خاوەنان دەرن بەڵام ڤانجۆزێ بە تەنها ئەم پێشبینیکردنە سەرنجڕاکێشە جیاوازەی حاڵەتەکەی بردەوەیکی تر دانە لە حاڵەتەکانی دوێنێ ینی ئەمە دیمەنی ئیفتتاحیەکەیە کە کرایوانێ پاش تۆمارکردنی 3 گۆڵ وەک دەبینن کە بەداخە تۆزە شاشەکە تاریک دەرکە بەڵام ئەم منداڵە لەگەڵ دایکیشدا بێزارن بەنجامی یارەکە ئەم حاڵەتە ڕوویا بووی کە ئیتالیا بەڵێ یا بردیوانێ و حاڵەتەکە تەفلە شۆش بۆ ئیتالیا بۆ هۆڵی تورکیەکان ناوایی بوو مناڵەکە خەوتو و گەورەکانیژی تر شەو نخون و لە کۆتایە شوێکی سەرنجڕاکێش بۆ ئیتالیا و شوێکی خەمبار بوو بۆ تورکەکان بێگومان وا بوو تر تورکیاش ینی ئەبوو حسابی و شتە ئاسانسی کاک محەممەد دایم و چوو بە 3 هەڵبژاردەهەن زۆرترین مۆندیالیان بەدەستێنانی تۆ کە ڕوبەڕویانە بیتەوە بێ حسابی خۆت بکەی بەڕازیل 5 ئیتالیا 4 ئەمە 9 ئەڵمانیا 4 ئەمە 13 لە مێژووە ئەم 3 هەڵبژاردەیە جیاوازن و 2 هەڵبژاردەیان کە ئەڵمانیا و ئیتالیان یاریەکانیان پێوترێ کلاسیکۆ لەسەر ئاسی کشوەری ئەوروپا کەواتە ئەبوو گۆنیشی ڕاهێنەری هەڵبژاردەی تورکیا حسابە بکە ئیتالیا چەند یاریە نەدۆڕاوە چەند یاری کلینشیتە لەو گۆڵی ڤاندیبێکەوە لی کردووە لە کەس نەیتوانن تۆڕی گۆڵی ئیتالیا و جۆناڕۆما باژێن تۆ ئێستا هاتووی بەم شێوە یاری بەرامبەرەکەی ناکرێت وەلو ئەگەر تورکیا درێژەی باە بۆ شێوازی تۆپە هەڵگەڕاوانە تۆزێک هێڵەکانی ئیتالیای تووشی دڵاڕاوچیە کرد وای لە یاریزانەکانە کرد بەڵام نەیان کرد ینی درێژیان بۆش نێ زۆر باش ئەیزانم دەمەوێت تێبینیەوە بکەن تکایە با پرسیارەکانتان لەسەر ئەو تەوەرانە بێت کە ئێمە باسێکن یاری ئەڵمانیا و یاری فەڕەنسا هەمووی لە ڕۆژی خۆیە ئێمە بەرنامەکەمان ڕۆژانەیە هەموو ڕۆژێک کاژمێرسێ دەبینە میوانی ماڵەکانتان هەر تیپە و لە ڕۆژی یاری خۆیە ئێستا نامانوێت حەقی تیپێکی تر بخۆین لەوەی کە وەڵام لەبارەی تیپێکی ترۆ بێنەوە لەبێت تکایە پرسیارەکانتان با لەبارەی ئەو تەوەرانەوە بێت کە ئێمە و ئەو یاریانەی کە ئێمە باسەکەین دانە دەچمە سەر یاری بەلچیکا و رووسیا کە سەرنجڕاکێشترین یاری ئەمڕۆیە لەگەڵی زۆرێک پیانوە یارەکانی یۆرۆ هەمووی سەرنجڕاکێشترێ بەڵام بەلجیکا و رووسیا بەوەی کە رووسیا لە پاش مۆندیالی 2010 میوانداریکردنی ئەو مۆندیالە و هەروەها گەشتنی بە قۆناغێکی باش کە قۆناغێکی مۆژی بوو بۆ ناوی تازەی رووسیا کە گەشتنی بۆ قۆناغە مسۆگەر کرد بوو ئێستا چاوی لەوەیە کە ئەم قۆناغی کۆمەڵەکانی یۆرۆژ لە یاریگای خۆیان میوانداریەکە کە بە هەمان شێوە دەربکەوێتەوە لە کاتێکا وەکو وتمان بەلجیکا جیلێکی زێڕینی دروست کردووە بەڵام لە کۆتاییە ئامانجە سەرێکیەکەی نەپێکاوە ینی لە دەستپێکی بەرنامەی یۆرۆشە خۆشت باسەوە کرد دەستکەوتی بەلجیکا تەنها دووەمیەکە بەڵام ئایا ئەم تیپەی بەلجیکا و ئامادەی بەلجیکا بەم هەموو ئەستێرەیەوە کەی دەیوێ بە شت گات یاخودەوە تا تمۆحی بەلجیکا سنووردارە کاک محەممەد بێگومان لە پێش مۆندیالی 2010ەوە کاتێک وڵاتی رووسیا بەشداری پاڵەوانێتی جامی کشوەرەکانی کرد ڤلادیمیر پۆتن کۆبوونەوەی بە هەموو وەرزشی رووسیا کرد لە یانەکانەوە لە تیپە میلیەکانەوە بۆ تەواوی سێکتەری وەرزش لە وڵاتی رووسیا وتی ئێوە چی ئەکەن ئێمە میراتگری یەکێتی سۆڤێتی جارانین یەکێک لە مەزنترین وڵاتەکان لەسەر ئاستی ئۆلۆمپی و لەسەر ئاستی وەرزشەکانی تر کوا هەڵبژاردەیەک ئەم هەموویانەیە کوا خولی رووسیا ئەگەر هەر ئەو کاتە پۆتن پێشنیاری کرد و توێ گەرەزان دۆخ و کەش و هەوای رووسیا وا ئەکات کە گۆڕانکاری لە کاتی یاریەکانی شابکرێ بۆ ئەوی لەگەڵ ئەوروپیەکانە هاوتاییەکە بێ نزیک بێتە ئەوەشتان بۆ بکەین ئێوە چیتانەیە بۆ ئەوی ئێمە بتوانین بۆ مۆندیال باشترین ئامادەسازی بکەین وەڵامیان بۆ یەهوبوتیان نەک بۆ مۆندیال بۆ مۆندیالی 2026 لەوانەیە بتوانین شتێ بە شتێ بکەین دەنا نە بۆ مۆندیالی 2010 بەڵێ ئەوان یەک شتێ پێ بڵم کاک محەممەد بەرنامە ڕێژی لای ئەوروپیەکان زۆر مەزنە
زۆر یعنی منیش و تۆش بە درێژایم چەند ساڵە چەندان زانیاریمان لایە لەسەر هەڵبژاردەکان کە چیە بێت و چی نابێت و من بیرمە هەر نەکسی ئەڵمانیا ژانێکێک لەو نەکسانە کە ئەڵمانیا لە دوای مۆندیالینەوە هەشت لە چاریش کۆتای سێبەستر بەرامبەر تورکیا دۆڕا و بە هەمان بەرامبەر کرواتیا دۆڕا و دواتریش بەرامبەر ئینگلتەرا بە هەمان شێوە لە یۆرۆیە سێبەستر لە کۆتا یاریە شکستی خوارد پرتوگال بەرامبەر ئینگلتەرا شکستی خوارد لەوەت یاریەکەی پێین بوو پاڵاوتنی مۆندیال بوو 5-1 سێویچەکە سێجۆکۆنسی ساو سێ گۆڵی لە ئەڵمانیا کرد لە یۆرۆی 2000ەکە ئیدی ڕاهێنەرە یاریانەی یۆرۆی 2000 ئەڵمانیا گۆڵ شکستی خوارد بەرامبەر ئینگلتەرا کۆتایی بەرامەی ینی بیرمە ئالانشیرەر و ماتیۆسیش بلوسەکەیان گۆڕی ئەو یاریەکە کۆتاییات دوای ئەمە ئەڵمانیا ڕێکی خستەوانێ بە ڕۆدی ڤۆلەر کە هاو ینی دووەمیەک گەشتن بە چوارگۆشەی زێڕین دواتر گەشتن بە یاری کۆتایی یۆرۆ دواتر بردنەوەی مۆندیال یعنی ئەمانە ئەکرێ ڕووبن بۆ هەر هەڵبژاردەیەکی تری کاک محەممەد 2014 ئەڵمانیا کە مۆندیالی بردەوە من شتێکم خوێنەوە لە چەناڵی DW ئەڵمانی کە زۆر ناسراوە نووسی بووی یەکێت تۆپی ئەڵمانیا بەرنامەڕێژی کردووە بۆ ئەوەی میوانداری یۆرۆی 2024 کە یۆرۆی 2024 ساڵ لەکوێ بەڕێواچێت لە ئەڵمانیا ئەنجا ئەڵێ بەرنامەڕێژی کردووە لە یۆرۆی 2024 هەوڵبا ناسناوەکە بەرێتەوە بۆ ئەوی مۆندیالی 2026 بەرێتەوە واتە لە 2014 بۆ 2024 هەر شتێک ڕوویە لەو 10 ساڵەیە کێشیان نییە ئەڵمانەکان بەڵام لەو نێوەندە شاتوانیان جامی کشوەرەکان ببەنەوە بە هەڵبژاردەی دووەم پلانە جێبەجێ رووسیا وڵاتێکە بەڵام نەگەوەیا باسانی بۆی بەرهەم بێ بەڵامەکرێت جێبەجێ ئەزای چی کاک محەممەد بەهۆی هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێتی جاران و کەوتنی بلۆکبەندی ڕۆژهەڵات و دەمانی حکمی بەرشەوی زیاد لە چەند وڵاتێک لە یەکێتی سۆڤێتی جاران جیابوونەوە ئەم وڵاتانە زۆرێک لە ئەستێرەکانی تۆپیان ڕۆشتن خزمەت بە وڵاتەکەی خۆیانەکەن و یەکێتی سۆڤێت نەما ئێستا ئۆکرانیا و ئەم وڵاتانە بیلاڕوسیاومانە هەموو چیچانۆمانە هەموو بەشێبوون لەو وڵاتانە بۆیە کاتێکە ئەم وڵاتانە جیابنەوە ئەم وڵاتە پێویستی بۆ بخۆی بگرێتەوە ئەجا کێشەی ئابووری کۆمەڵی کێشەی ناوخۆی وڵاتی رووسیا هەموو ئەمانە هۆکار بوون بۆی کە تۆپی پێ ئەو کاریگەری نەمێن چۆن ئێستا لە کۆلۆمبیا خەڵکەڵێ ئێمە تۆپی پێ گرنگ نییە نان و ژیان و سەرای ئازادی گرنگە دەسمەلای ڕیکلامیشی تایبەت بە سپۆنسەری تایبەتی بەرنامەی یۆرۆ ئەوروپا و دواتر دێمۆلاتان گفتوگۆکەمان درێژەی دەبێت بەرنامەی یۆرۆ ئەمریکا با سپۆنسەری سپۆرتچیک ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ ئازانم تایبەت بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا و تایبەت بە ئەنجامی یارینەوان بەلجیکا رووسیا هاوڵاتیانی سۆران هەروە هاوڵاتیانی سەید سادق تایبەت بەو یاریە پێشبینی خۆیان هەیە بۆیە لەگەڵ ئێوەی بینەر گوێبیستی بینەری پێشبینیەکانی هاوڵاتیانی سۆران و سەید سادق دەبین با بزانین لەبەر ئەنجامی رووسیا و بەلجیکا چی دەڵێن گەر لەگەڵمانە بن.
لە ئێستادا بەلجیکا یەکە لە بەهێزترین هەڵبژاردەکانی جیهان پێم وایە ئەنجامی یاریەکەش بەلجیکا سێوێکە بێتەوە. یاریزانەکان زۆربەی ئێستێرەکانی یانەکان لە ئێستادا لە یاریزانی هەڵبژاردە بەلجیکانە هۆکار یەکەم ئەوەیە تیپێکی توکمەیە و تیپێکی لاوە و لەگە کۆمەڵێک یاریزانی بە ئەزمون تیپێکی زۆر بەهێزیان هەیە. وە سەبارەت بە یارەکەی بەلجیکا و رووسیا من تەسەور دەکەم بەلجیکا بە ئەنجامێکی گەورە براوە دەبێت لەگەڵ رووسیا ئەوەش بەهۆی ئەوەی چەند یاریزانێکی ئەستێرە و ناوداری هەیە یەکێک لەوانە یاریزان لوکاکۆ و هازارد و دیبڕۆین و چەندەها یاریزانی تر کە بە تەسەوری خۆمە قەنەعەتی خۆم بە ئەنجامێکی گەورە براوە دەبێت لەگەڵ رووسیا بەخوا من دەسەورەکەم تا 5 گۆڵ تۆمارە کریانی بەلجیکا 5 گۆڵ لە رووسیا تۆمار بکات و یاری بەلجیکا و رووسیاش لە بڕوایم بەلجیکا بە ئەنجامێکی بەرز شەباتەوە لەبەرەوەی چەند یاریزانێکی ئەستێرە هەیە وەکو لوکاکۆ هازارد و زۆربەی یاریزانەکانیان ئەستێرەنە دیبڕۆن و سەرجەمیان ئەستێرەنە بەڵام هیوادارمی ڕۆیەکی خۆش بێت ئەم ساڵەکە. وڵی بەلجیکاوە سەرەکەویت تا قۆناغی پێش کۆتایشەوە بەڵام لە فەڕەنساوانە تەنها ناتوان لە فەڕەنسا بڕێگەنە هەموو سەرجەم متەخەبەکانە بڕێویت متەخەبی ئیتالیا تاوتەوە ئەمادێ بەڵام زۆربەی ئەستێرەکان لە بەلجیکا و فەڕەنسا و پرتوگالە. طبعا لو أوصل ليوري أمصال پێشبینێکەکەم هەموو گەمەکان بەقەوت بوون هەموو گەمەکانیش خۆش دەرکەون لە گەمەی رووسیا بەلجیکا پێم وایە بەلجیکا بە ئاستەکی باش ببێتەوە چونکە یاریزانێکی باشی پێگاندووە و یاریزانی باشی هەیە. سەرەتا بۆ ئەمساڵ یۆرۆش جیاواز دەبێت ساڵانی دی چونکە چەندین یاریزانی لا و ئازبەر زیاتر پێگەیشتون و جیاواز دەبێت لە یۆرۆکانی تر پێشبینیشم بۆ یاریەکەی بەلجیکا و رووسیا چونکە خۆمان دەریش سەرسەختی بەلجیکام پێم وایە بەلجیکا دەباتەوە ئیشاڵاواش دەبێت هیواداریشم بە ئاستێکی باش و بتوانین ئیشاڵا بگەینە یاری کۆتایی بۆ ئەم ساڵ هیواداریشین تۆڵە لە فەڕەنسا بکەینەوە. لە ڕووی ڕاهێنەرەوە سێرکەی هەر ڕاهێنەری بەلجیکا باشترە خافێ مارتینێکەکە لە ڕاهێنەرە زۆر باشەکان و لە ڕووی کوالەتی یاریزان و پێکاتی یاریزانەوە بەلجیکا ینی ئەتوانم بڵێم لە ڕابردووشە ینی هێندەی ئەم ساڵ ینی یاریزانی باشی لە بەررەسانە بووە و لە مۆندیالی 2010 بینیمان بەلجیکا بۆ ئەسپی ڕەشی پاڵەوانێتیەکە و هەموو ئەگەرەکان بۆ ئەوە چونکە بەلجیکا سەرکەوتن بەدەست بێنێ پێمان سێبەیەک سەرکەوتن بەدەستێنێ چونکە لە ڕووی هەموو ڕوویەکەوە بەلجیکا لە رووسیا باشترە. ئەمە وەکو هەندەران دانیشتین سێ یاریەکانەکەین تەوانەوە پێی مەجال بەنسبەت یاری سبەیشە و بەلجیکا و رووسیا پێم وایە یاریکی یەکلایەنەیە بە دڵنیاییەوە بەلجیکا هیباتەوە دوو بە هیچ شیباتەوە لەبەرەوەی ئەگەر سیر بکەین ئەو ئامادەکاریانەی کە کراوە بەلجیکا لە هەموو ڕوویەکەوە لە پێش رووسیاوە بە گوێرەی ئەوەی بەلجیکا چەند ئەسێرێکی رووسیا وەکو بەلجیکا نییە یاریزانێکی وای ئەسێرێکی تیان نیە بەڵام بەلجیکا پێی ئەوەی دیبڕۆین هەیە کاپتنی ماسیتیە و لوکاکۆ هەیە گۆڵکارێکی خولی ئیتالیە لە ئەنتەر میلان خولی ئیتالی بەدەستێناوە و هازارد لە ڕیال مەدرید کۆرتواش گۆڵپارێزێکی نایە بە لە ڕیال مەدرید ئەمە ئەستێرانەی هەیە بەپێ ئەستێرانە بێ بەلجیکا بەێسرە و بەڕای من دوو بە هیچ بۆ بەلجیکا. وەگاشکرا یاری نێوان بەلجیکا و رووسیا بەو پێی کە بەلجیکا تیپێکی تۆکمە و باشترە لە رووسیا بۆیە پێشبینیەکەم بەلجیکا براوە بێ لە یاریەکە و ئەنجامەکەیش ناتوانانی تەحدیدی کەی چکە یۆرۆ جیاوازی هەیە زۆر ئەنجام پێشبینیەکان ڕاست دەرناچن بەڵام بەو پێی کە بەلجیکا پێگاتی تۆکمەیە پێم وایە دوو بە هیچ بیباتەوە. گوێویستی پێشبینیەکان بووین پرسیارەکانیش لەبارەیەوەن کە ئەوە با بۆ بینەرانی ژوون بێت دیبڕۆین لە پێگاتەکە بەوەی پێکان و بوونی نییە لە باسی هازارد و سوودوەرگرتن لە ئەزمموی هازارد و توانای هازارد لەم پاڵەوانێتیە یەکێک لەو پرسیارانەیە کە ئایا تا چەند بەلجیکا دەتوانێت سوود لە هازارد و کۆمەڵێک ئەستێری دیکەی وەربگرێت لەم پاڵەوانێتیە بە تایبەتی کە یان پێشبینی دەکرێت دوهەمین پاڵەوانێتی هازارد کریستیانۆ ڕۆناڵدۆ و میسی نییە بە 40 ساڵیش بەڕیار بن لە منتەخەب بەردەوام بن بڕیاری بەردەوامبوونیان پێدرێنێ نە کە ئاستێک کۆتایی هات یاریزانی تر هەیە بەدیل شوێنەیەکرێتوانێت پێشبینی چی دەکەی بۆم حاڵەتە؟ کاک محەممەد خۆی پاش ساڵ پێشەوەی ئێدن هازار ڕوو بکاتیانەی ڕیال مەدرید زانکۆیەک
هەستا بە شیکاریەک بۆ دەستنیشانکردنی نزیکترین یاریزان لە لیۆنێل میسیەوە لە ئاست و لە شێوازی یاریکردن کاتی چێلسی بەڵێ بەڵێ کە لە چێلسی بوو دوامین ساڵی کە لەگا ساری هینیان بەر یۆرۆکەیان بەر یۆرۆلیگەکەیان بەر نێمار دا سیلڤا نزیکایەتی و کاریگەرێتی لەسەر پێگاتەکەی لە لیۆنێل میسی لە سەیە 89 بوو. ئێدن هازارد نزیکایەتی و شێواز و کاریگەری لە لیۆنێل میسی لە سەیە 93 نزیک بووە تا تەنها حەو خاڵ لە لیۆ میسیەوە دوور بوو. ئەوان لیۆ میسییان کردووە بە بە چەقی بابەتەکە لە بەرەوەی میسیەی تر ئەم شتێکی ڕوون و ئاشکرایە. هازارد لە لووتکەی ئاستیا بوو هاتە ڕیال مەدرید تووشی و داروخانەها وتگێتم بیرە خاتەوە هەمووی گرنگتر هەمان سیناریۆی کاکە کۆمەڵی یاریزانی گەورەی هۆڵندی بیرە خاتەوە کە هاتنە ڕیال ڕۆبند ئەمانە لە چیان کاکا کاک محەممەد دۆخەکە جیاواز بوو بۆ کاکە لە پێناوی دەستەبەرکردنی بڕەپارەیەکی باش بۆ میلان چکاو کاتاگە بەڕێزە بیرە بێ میلان وەردەوە دەبەرە و ئەم کارە ساتەوە دۆخە خراپەدارایە ڕۆژ کاکا خۆی کرد بە قوربانی بۆ میلان بۆیە کاتێ لەگەڵ ڕیال مەدریددا گەڕانەوە ناو سانسیرۆ هاندەرانی میلان هوهایان لێ نەکێشا چەپڵەیان بۆ لێ مەبەستەکە چییە؟ هەندێک یاریزان ئەچێتەیانەیەک ئیتر داڕوخێ یەکێ لەوانە ئیدن هازارد ئیدن هازارد کەمترین بەشداری هەیە لە ڕیال مەدریددا و ڕیتەیشنی ئیدن هازارد لە یانەی ڕیال مەدرید لە خوار هەموو یاریزانەکانەوە لەبەرەوەی ئەم یاریزانە هیچ کاریگەریەکی نییە لە ڕیال مەدرید و هیچ شتێکی دیان نییە چاوەڕێکی لێکرێت ئێستا هازارد تەمەنی 31 ساڵە وەک بەڕێزەوتێ ئەشێت وەکو لیۆنێل میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ و بە تایبەتیش ئێستا یعنی کایبین کریستیانۆ ڕۆناڵدۆ چکە من خۆم چەند باپەتێکم لەسەر میسیش و کریستیانش خوێنیوەتەوە یعنی میسی پزیشکەکەیم لێ دوانەیاڵێ و پشکنینم بۆ کردووە کە هەر خۆشم لە 20 ساڵیا پشکنینم بۆ کردووە لەوتمە لیۆ زۆر جیاوازە جەستت لەو کاتە ئێستا ئەڵێ خۆی وتێتی تر وایە جەستە ڕەحم ناکە بەڵام کریستیان ڕۆناڵدۆ تەمەنی 36 ساڵە تازە لە بەردەمی شکانی کۆمەڵێ ژمارەی ترە بێنەرە بە چای خۆت بەڵام توانای کەسیەکەی میسیەوە جیاوازە با بە ئێستاش بکەم پاوەڕ یاریەکە تۆپی وا دروستەکە بۆ یاریزان یا زێدان ئێستاش یاری بکە لە زۆرێک لە یاریزانەکانی ئەوروپا و جیان باشترە مەبەستم چێ کاک محەممەد ئێدن هازارد ئێستا لە بەردەم دووریانێکی زۆر قورسی ژیانی وەرشایەتی زۆر قورس یاخود ئێستا پێکانی بەلچی کاتوانێت سودی لێ وەرگێت لەم پاڵەوانی کێشەکە ئەوەی ئێستاش پێکانی هەیە ینی ئێستا کە منها بە بەڕستەمەندم سیرم کرد ئێستا هات ئەمریکی بۆی ئەوەی کە یاریزان تەواو ئامادەن یاریزانی دروستێتەوە بەڵام مارتینێز لەمایە هەڵەیە کە زۆری یاریزانێکی بە پێکراوی هێناوەتە بوتوڵەکە دوو هەڵە و پێڵم هازار سێ هەڵە و پێڵم ساڵی 2002 لە یاری کۆتایی ساڵی 2002 لە کۆتایی مۆندیالە ڕیڤالدۆ خۆی باسیەکە کە لە دەستی ئۆلیڤەرکانیا و دەستی ئۆلیڤەرکانشکێ و دوای دوومانیش لە مۆندیال دەستیار بەسرا بوو. ساڵی 2016 کە هۆگۆلۆرێس قاچی تووشی پێکانە بێ و بە کەس ناڵێ دیارێکە تەواوکە ئەوەیە تۆپەکە ئیدێریەت ئەچێتە گۆڵەوە هۆگۆلێرێز دوای خۆیڵێڵێ گەورەترین زیانم لە وڵاتەکە ما کاتێکە توانای خۆ هەڵانم نەبوو لە سەر قاچە. ساڵی 2006 گۆڵچی هەڵبژاردەی کرواتیا لە یاری کۆتایە 3 گۆڵی لەم لاوە لێکرێ لەبەرەوەی ئەم لای پێکانی هەیە و پێش یاری کۆتاییش بەڕاهێنەری کرواتیاڵێن ئەڵێن گۆڵچەکە و پێکانی ئەڵێن زۆر باشە 3 گۆڵی لەم لایەوە لێکرێ کاتی یاریزان پێکانی بێ بە کارەسات بۆ هەڵبژاردەکەی. ساڵی 86 کاڵبژاردەی عێراق سەرەکەوێ بۆ مۆندیال ڕاهێنەری و کاتەی عێراق کە ئێڤرێستۆی بەرازیلیا ئازانی کێ دوورە خاتەوە عەدنان دەرجال ئێستا کە وەزیرێ لە عێراقا دووریە خاتەوە پێڵن نامەی سەدام حسێنی بۆ بابەت ئەم یاریزانە ئاڵێ بابە گیان من یاریزان بە پێکرایی نابم یاڵای کرد عەدنان دەرجالە بوو
ئەزان بۆ ئەڵە کە لەسەر کورسیە دەکەم یاریزانە دانیشت هیچ بەشدارێکی نابێ تو قسە ئەکە وەڵەو یاریزانانە شەکا کە لەسەر کورسیە دەکەن هەم لە دۆخی خۆیان بێزارە بن و هەم ئاگاشیان لە کەشی یاریەکان نامێن بۆیە عەدنان دەجار دوو لە خاتەوە باسم قاسمێ نێدەی خاتە شوێنی منم قسەم لە گڵ باسم قاسم خۆیان کردو سەیری لیاو مەبەستم چییە یاریزانێکی پێکراو لە هەڵبژاردەیە کاکە ئەوەیەکێ بشکێ بکە هیچ سوودێکی نییە کاک محەممەد بۆیە لە ئێستاە قورسە ئیدن هازار ئەو ئەکتیڤێتیە زۆرەی هەبێت لەسەر هەڵبژاردەی بەڵام بەکوی گشتی بەلجیکا هەڵبژاردەیەکی پەسەندە لە ئێوروپا هەڵبژاردەیەکی پەسەندە بەڵام زۆرێک لە ئەستێرەکانی تەمەنیان هەڵکشاوە مەرجنی هاوشەی پاڵەوانەتیەکانی تێ بەرگژێر بێ زۆر باش دەچمە سەر یاری وێڵز و سویسرا ینی لە بەرنامەی ناساندنەکەشا تۆزە لەسەر سویسرا قسەمان کرد بۆی کە پیتکۆڤیچ و سویسرا و شێوەی ڕابردوو نەماون ئەو سەرنجەی کە ئۆتمار هێچفیلد خستیە سەر سویسرا و دروستی کرد لەسەر سویسرا ئەسە و سەرنجە تاو کاڵ بۆتەوە بەڵام وێڵز بە قسەکەی گاریسبێڵ دێمەلا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی کە باسی لەوە کرد ئێستا ئێمە خاوەنی کۆمەڵێک یاریزانی پێگەیشتوین بۆ کۆمەڵی خاوەنی کۆمەڵێک ئەستێرەی لاوین کە ئەکرێ چاوەڕێ ئەنجامی دڵخۆشکەرمان بۆ بکەن و گاریزبێڵ ئەم جارە جیاوازکەوە یۆرۆی ڕابردوو گەشتە چوارگۆشەی زەم جارە دەڵێ دەمانێت خۆناغی کۆمەڵەکان هەرچۆنێک بێت تێپەڕین سەرڕاوی کۆمەڵەکەمان سەختە ڕاستە هەم نیژەم جارە جافە بکرێتە خوارەوەڵی ناکرد بۆ هیچ عاج کردم کاک محەممەد لای من گاریزبێڵ خۆی ئەستێرەی ناوازەی تۆپی پێ گاریزبێڵ یەکێکە لە پێرفێکترین یاریزانەکانی تۆپێکە من لە ژیانما بینیومە یەکێکە لەو یاریزانانەش کە گەورەترین قەدری لێکرا لە دنیای تۆپی پێ گاریزبێڵ ئەستێرەیەکە بە واتای وشە ئەستێرەی تۆپی پێ و بەریتانیەکی شەکە بەمانای وشە یاریزانێکی ناوازەی بەریتانیا بێگومان ومە گاریزبێڵ توانیوێتی هەڵبژاردەوی وەڵز زنوب کاتەوە شتێک کە نەبیلامینە ئایان ڕاژنە ڕانگێکس کەس پێ لە کاتێکا جیلێک بوون پێکەوە بێگومان گاریزبێڵ توانی ئەم شتە بکەوە تا هەڵبژاردەی وەڵزی جارێکی تر سەرخستەوە بۆ یۆرۆ و بینیشمان 2016 تا چۆ ڕۆژت بەڵام دوجار لە بەردەم گەوری کریستیان ڕۆناڵدۆیاویش چۆکیدایە و هەڵبژاردەکەی تووشی دۆران هات لە ئێستا گاریزبێڵ ڕێبەراتی هەڵبژاردەکەیەکە گاریزبێڵ لە ریاڵ مەدرید مەزنترین ئاستی پێشکەشەکرد بەس چونکە جوان نەبوو ڕکلامی نەبوو بۆیە پێرێز بەدڵی نەبوو دوو چامپیۆنز لیگی بۆ ریاڵ هەر جامێکی ئەمان پێرێز کاک محەممەد تۆی با من یەکشت ئەوە یەکسەر ینی لەسەرەوە بۆستم قسێکی لە زێدان بێ زێدان مەبەستم لەوەیە مەبەستێک لەوانە پێرێز خۆی دانی بەوەدانا وتی من لە کاتی نۆژەنکردنەوە یاریگای سانتیاگۆ بەرنابۆیە بە زەدانم ڕاگەیاندووە سربەستی لە ڕێخستنەوەی یاریزانەکانەوە کاتێکیش زیدان بڕیاری دەستبەرداربوونی لە گاریزبێڵ و لە جەیمز ڕۆدریگێز زاوە بوتومە دەتوانیت بە ڕێژەیەک یاریزان بۆ جێگرەوەیان بکری بەڵام خۆی بڕیاری داوە کەنەی کڕێ لەگەڵتان بەڵام جێنەکردنەوەی گاریزبێڵ لە ناو پلانەکانی ڕیاڵ مەدریددا ئێستا ناسانمەوە کە کارلۆن شلۆتی داوای کردو توتی گاریزبێڵ مەوێتەوە ئەبێ بێتەوە ئەمەیان شتێکی کێ بەڵام لەو کاتەیە جێنەکردنەوەی گاریزبێڵ لە ناو پلانەکان و لە ناو بنیەی ڕیاڵ مەدریددا وای کرد کە گاریزبێڵ لە یاریزانێکی ئەستێرەوە کە ئەشیا دوای کریستیان ڕۆناڵدۆ ببێتە ئەستێرەیەکەم بۆ یاریزانێکی بێزرا و دوجاریش بینیمان زێدان هەر یاریشی پێ نەکردو دووریش خراوە گاریزبێڵ دوو چامپیۆنز لیگی بۆ ڕیاڵ مەدرید بردووە خولی ئیسپانیای 2016 گاریزبێڵ پنتی سەرەکی بردنەوەی ناسناوەکەیە و جامێکی پاشاشی بردوێتەوە هەتا دنیایە هەمومان کە سێرەکەینەوە پاترا بەڵێ پاترا بینین و تاکاماتینۆژە گۆڵی دووبەیەگەکانی کۆرە جوانی شای ئیسپانیاگە گۆڵی دووە ئەمە بەستم چییە گاریزبێڵ کاک محەممەد هەتا ئێستاش کە گەڕایەوە بۆ تۆتنامیش کاریگەری لەسەر تۆتنام زۆر جۆزێ مۆرینۆ شێتی پێکرد شێتی کرد بەڕاستی بۆیە گاریزبێڵ لای من یەکێکە لە ئەستێرە ناوازەکانی دنیای تۆپێ و بڕوای تەواویشمەیە گەر ئەمڕۆ لەو تاقیکردنەوەی بەرامبەر سویسرا سەرکەوتوو بن چونکە لە ئێستاە هەڵبژاردەی وەڵش تۆزێ لە